کەناڵی ئیسلامی بەعموم بەگشتی تایبەت کەناڵی پەیامیش دەستخۆشیان لێ دەکەم، زۆر سپاسیان دەکەم. پێویستە زەڕورە زۆریش زەڕورە، نەک بڵێن زەڕورەت کۆ تا بڕۆ تەماشا هەموو دنیای بکە لە هەر جێگایەکدا دەبینی کە شوێنێک پێشکەوتن بە چاوەخۆی دەبینی، باش دەبی بەرەو پێش دەڕوا، یعنی شتی زۆر جوان تەقدیمەکەم بریتێلەوەی کە بەڕاستی ئەعلامەکەیە دەیکاتن، ئەعلامێکی زۆر گرنگە دەیکاتن. جالۆی بەڕاستی کەناڵی پەیامیش پێویستێکە لە پێویستیەکاندا بەڵکو بگرە بەڕاستی لە زۆر وەوەدا، حتا لە ڕووی هەواڵ و لە ڕووی بەرنامەکان و لە ڕووی شێوازی دەربڕینی ئەو شتانی کە من دیتیتم ئەوەندەی کە بەبەرچاوم کەوتیە بەڕاستی شتێکی زۆر ڕێک و پێک و جوانە. پێویستیەکەشی بەڕاستی زەڕورە، نەکەرە و کەناڵە تەواوی کەناڵە ئیسلامیەکان بەڕاستی ببینێ لە هەموو دنیادا ئێستا ئەوەی ئیعلام دەتوانی بیکاتن بەڕاستی شتێکی دیکە پێی ناکرێ. ئەو کەناڵە ئیسلامیانش بەڕاستی من دەتوانم بڵێم بەڕاستی بەشێکی ئەو پەیامە جوانەی لە ئیسلامەتیدا هەیە لە قورئان و لە سونەتی صحیحی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم بەڕێی ئەوانەوە داگەویشتووە.